بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بێگومان خوای پەروەردگار پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بە ئامانجی گەیاندنی کۆتا شریعەتی خۆی نات بۆ مرۆڤایەتی. پێغەمبەری صلی الله عليه وسلم لەم پێناوەیە قوربانی زۆری دا و هەوڵی زۆری دا بۆ ئەوەی کەوا شریعەتی خوای پەروەردگار بگەێنێتە مرۆڤایەتی و تووشی زۆر کۆسپ و بربەست بوو لەم پێناوەیە. دوای ئەوەی کە هەوڵی دا ئەم پەیامە وەکو تاک لە خۆیانە لە هاوڵانە جێبەجێ بکەن، بەڵام دوجار پێویستیان بەوە بوو کە وەکو قەوارەیەکی سیاسی وەکو دەوڵەتێک بەرجەستەیکەن، چونکە شریعەتی خوای پەروەردگار کە هەم ئوسوڵی دینە و هەم ئوسوڵی شریعەیە کە کۆتا پەیامی خوای پەروەردگارە هاتووە بۆ مرۆڤایەتی، بۆ ئەوەی کە لە شریعەتە ئەو ئەحکامانەی کە هاتووە بۆ ئەوەی کە مرۆڤایەتی سوودی لێبینن تێکەڵکێشە بە عەقیدە، بە ئیمان، بە ڕۆژی دوایی. بۆیە لە هیچ شریعەتێکی تر، لە هیچ بەرنامێکی دەستکردی تر شتیوانیە وەکو شریعەتی خوای پەروەردگار کە باسی بەیعەکە تێکەڵە بە ئیمان، باسی ئەحکامی ئەحوالی شەخسیەکە تێکەڵە بە ئیمان، باسی دەینەکە تێکەڵە بە ئیمان. بۆیە بۆ دروستکردنی ئەم قەوارە سیاسیە سەرانی مەکە ڕێیان لێگرت، سەرانی مەکە بربەستیان بۆ دروست کرد. پێویستی بەوە بوو ژینگەیەکی لەبار، ژینگەیەکی گونجاو بدۆزێتەوە بۆ ئەوەی کەوا ئەم شریعەتەی تیا بەرجەستە بکات. بۆیە من تەنها دوو نمونە باسەکەم، بەر لە کۆچ و لە ئەسنای کۆچە. بەر لە کۆچ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆریان تەماح خستە بەردەم، زۆریان هەڕەشە لێ کرد، چ بە تەرغیب چ بە تەرهیب. اینجا ئەو نمونەی کە باسێکەین لە تەرغیب، سەرانی قوڕەیش تەماحی ئەویان خستە بەردەمی کە ئەتکەین بە پلە و پێگەتە دەینێ، ئەگەر ئافرەت دەبێت ئەدەینێ، ئەگەر پارە و ماڵت ئەدەینێ، هەرچی کە مرۆڤ حەزی پێیە و ئینسان حەزی پێیە ئێمە پێت ئەدەین بەس بەو مەرجەی واز لەم دەعوە و بانگەوازە بێنە، واز لە گەیاندنی ئەم شریعەتە بێنە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێگومان کەسایەتێکی گەورەی هەبوو، بۆیە ئەمانە تەماحیان تێکرده بوو بۆ ئەوەی کەواز لەم شریعەتە بێنێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادە نەبوو دەستبەرداری مەبدەئەکەی خۆی بێ، دەستبەرداری عەقیدەکەی خۆی بێ. بۆ چونکە تێکەڵکێش بوو بەچی؟ بە باوەڕبوون بە خوای گەورە، باوەڕبوون بە ڕۆژی دوایی، باوەڕبوون بە لێپرسینەوە، باوەڕبوون بە ڕۆژێکی هەتایی دنیایەکی نەبڕاوە کە قیامەتە. بۆیە ئامادە بوو هەموو قوربانێک بدا لەم پێناوەیە. بۆیە دوجار بڕیاری کۆچیدا، بڕیاری هیجرەتیدا. لە ئەثنای هیجرەت چیرۆکێکی تر دێتە پێشەوە کە ئەبوبەکر خوای گەورەی لێ ڕازی بێ، کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشتر ئاگاداری کردبوو کە من ئەبم بە ڕەفیقی کۆچت، ئەوە بوو دوو شتری ئامادە کرد. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێکەوتن لەگەڵ ئەبوبەکر، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سوار نابم، سواری ئەم وشترە نابم هەتاکو کرێی وشترەکەم لێ وەرنەگری. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە ئەرکی سەر شانی خۆی جێبەجێ بکە. ئەوەی کە وەرئەگیرێ لەم دوو چیرۆکە ئەوەیە کە ئێمەی بانخواز، ئێمەی داعی، ئێمەی مامۆستایانی ئاینی نابێ هیچ کات بار بین بەسەر خەڵکەوە، نابێ هیچ کات ئامادە بین لە پێناو گەیاندنی ئەم پەیامە ئەرکێ بخینە سەر بەرامبەرەکانمان. خۆ ئەبوبەکر زۆری پێخۆش بوو. ئەبوبەکر بەڕاستی تامەزرۆ بوو خزمەتی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم، تامەزرۆ بوو خۆی بکا بە فیدای. بەڵام پێغەمبەری خوا ڕازی نابێ صلی الله عليه وسلم لە پێناوی هیجرەت، لە پێناوی کۆچ ئامادە نییە سواری وشترێک ببێ، سواری وڵاخێک بێ کە خۆی پارەکەی نەدابێ. بۆیە بەڕاستی دەرسێکی گەورە و گرنگە بۆ ئێمەی داعی، بۆ ئێمەی بانخواز. کاتێک کە ئەچینە بازاڕ، خەڵکێک حرمەتمان لێگرێ، خوڵکمانەکە، ئەو پێگەی خۆمان ئیستیغلال نەکەین، ئەو پارەیە هەڵبگرین. کاتێک کە دەسەڵاتداران چاومانتی ئەبڕن بۆی کە حرمەتێکمان هەیە، پێگەیەکمان هەیە لە ناو خەڵکە بۆی بمان کڕن. بۆیە ئەبێ ئێمەی ئەهلی بانگەواز و ئێمەی مامۆستایان زۆر وریابین کە هاتوین بۆ ئەوەی پەیامی خوای پەروەردگار بگەێنین بە ساغی و بە چاکی لە پێنا ئەوەی کە خوای پەروەردگار ئەجر و پاداشمان باتەوە، و لە پێنا ئەوەی کە خوای پەروەردگار
لێمان ڕازی بێ لێمان خۆش بێ ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێکەین هیچ کات ئامادە نەبین منەت بکەین و هیچ کام ئامادە نەبین باربین بەسەر خەڵکی ترەوە. بۆیە من بە کورتی پوختی ئەم دووانەیەم هەم پێش هیجرەت هەم لە ئەسنای هیجرەتە ئەم دووانەیەم لە کۆچ هەڵهێنجاوە بە هیوای ئەوەی کە هەموو لایەکمان سوودمەند بین لە دەرسوانەکانی کۆچ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.